گوێبیستان ئەمڕۆ تەوەڕەکەمان سەبارەت بە چیە؟ دەستگای میدیای کورسات بۆ یەکەمین جار فیلمێکی بەڵگەنامەیی سەبارەت بە چیرۆکێکی پڕتراژی دیا و نەهامەتیەکانی کۆچبەران لە ڕێگەی فیلمێکەوە ئەجێڕێتەوە بۆ ئێمە. جا ئەم فیلمە زۆر سەرنجڕاکێشە. من حەز ناکەم قسەی زیاتری لەسەر بکەم کە ئەمە کورتە فیلمێکە و کورتە فیلمێکی بەڵگەنامەییە، چونکە چیرۆکەکەی لە ڕاستیەوە وەرگیراوە. حەز ئەەکەم دەرهێنەری ئەو فیلمە بۆ خۆی باسێکی تەواوەتی فیلمەکەمان بۆ بکە کە ئەویش کاک ڕێکەوت حەمە تۆفیقە و ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە لەگەڵمان ئابێت. کاک ڕێکەوت بفەرمون بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. بەخێراتی کاک ڕێکەوت. سڵاو لە تۆش. کەمێک بچیتە ئەولاتر بۆی بە جوانی ئاهایەکتر ببینیم. سەلامەتیە جارێک زۆر سپاس دەکەم. ئاوا ئەو دووریە زۆر باشە، دووری دۆستی بۆی تۆش توش نەبیت. زۆر سپاس دەکەم. جا پێمان بڵیت فیلمی کۆچبەر یاخود با بڵێن کورتە فیلمی کۆچبەر کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ئەوان یارمەتیانیاویت و ئەم فیلمان بۆ بەرهەمهێناویت و هەبزانم زۆربەی کارەکان هەر خۆت کردوتە. ئەم فیلمی ریفیوجە پێمان بڵێ باسی چیەکە؟ بەڵێ بە سپاسەوە بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە گرنگی بە بابەتە کەلتوریەکانەیەت. فیلمی بەڵگەنامەی پەنابەر ئەو بەڵگە فیلمەیە کە هەموو ئەو چیرۆکانی کە لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا با بڵین ئەو کارە ساتانی کرد، ئەو چیرۆکانی کە ئەو کارە ساتانی باسەکات و دلێ دروست بووە. جارێکی تر فیلمی بەڵگەنامی پەنابەر بەشێک لەو چیرۆکە ناخۆشانە ئەجێڕێتەوە. هەڵبەت چیرۆکەکە ئەگەڕێتەوە بۆ پار ناپێرا 2024 هاوینی 2024 کە چیرۆکێکی ناخۆش لە کۆمەڵێک کەس بەسەر کۆمەڵە کەسە هات کە لە نێویانە زیاتر لە 70 کەس هەبوون، بەداخەوە تەنها 9 کەسیان ڕزگار بوو. لەبەر گرنگجی بابەتەکە و لەبەرەوەی کە قەزەیەکی کوردیە و با بڵین قوربانیەکانی ناو ئەو یەختە زۆربەی زۆری ئەتوان بڵێن بە سەتانەوەتی لە نەتەوەی کورد بوون. بۆیە بە گرنگم زانی کە کورسات بەرهەمهێنەری ئەو بەڵگە فیلمە بێت. زۆر باشە. کەواتە کاک ڕێکەوت ئێمە تیزەری فیلمەکەمان هەیە و ئامادەمان کردو هەڵبەت لە ڕێگەی پیجی دەستگای میدیای کورسات و کورسات برۆدکاستینگەوە تیزەری فیلمەکە پەخشکراوە، بەڵام ئێمەش دووبارە لە کورسات مەگەزینەوە بینەری تیزەری ئەم فیلمە بین. بەنیوەژیانێکەوە گەیشتمە کەناراوەکانی کالابریا لە وڵاتی ئیتالیا. سەیری هاوڕێکانمە کرد. قبوڵکردنی مردنمان لە چاوەکانی یەکتریا بینیەوە. لەناو کۆڵە پشتیاریەکێک لەو کۆچبەرانەیە بڕێتی لە چیرۆکی جیاواز. کاک ڕێکەوت ئەمە تیزەری ئەم بەڵگە فیلمە بوو. جا پێمان بڵیت ئەم بەڵگە فیلمە لەکوێ بەرهەمهێنراوە و بەشێکی چیرۆکەکە ینی هەتاوەکو چەندێک تۆ ئەتوانی بەمان باسکی حەزەکەم بەمان باسکیت. بە دڵنیاییەوە تەواوی کاری وێنەگرتنی فیلمەکە لە وڵاتی ئیتالیا بەرهەمهێنراوە و وێنەگیراوە لە هەرێمی کالابریا. ڕێک دروست وایە کە بڵێم ئەو هەرێمەی کە ئەو ڕووبارەی کەوتۆتە سەری و کە حەدەسەکە یانی با بڵین کارەساتێکی تیا دروست بووە. چیرۆکەکە ئەچێتەوە سەر ئەوەی کە جارێکی تر لە ساڵی 2024 هاوینی 2024 یەک ڕۆژ پێش جەژنی قوربان نزیکەی زیاتر لە 70 کەس تەناو یەختێکی قاچاخە بەڕێگاوە بوون بپڕنەوە بگەنە ئیتالیا و بۆ ژیانێکی تر چوزانم هەر شتێکی کە ناوەنین بۆ گواستنەوەی ژیان بەرەو جوگرافیایەکی تر لە ڕێگا تووشی حەدەسێکە بن. ئەم حەدەسە وای لەکرێت کە لە ناو ئاوا بە درێژایی لە قوڵایی ئاوەکەیە لە ناوەڕاستی ئاوەکەیە بۆ ماوەی 5 ڕۆژ یەختەکان تووشی شکانێکە بێت. چەند کەسێک تایەکسەر لەو کارەساتەیە با بڵین نوخمی ئاوەکە بن و بەداخەوە خنچێن نزیکەی 30 کەسێکیان ئەمێنێتەوە لەسەر ئەم یەختە بۆ درێژایی 5 شەو 5 ڕۆژ بەبێ ئاو بەبێ نان بەبێ خەوتن لەسەر ئەو پارچەیەکی شکاوی یەختەکە ئەمێننەوە
کە هەر ئەو مانەوەیان برسێتی و بێخەوی و ئاوی سوێری دەریاکە و سووتاندنی لاشیان چکە خۆرەکە لاشەی سووتاندون بەداخەوە نزیکەی تاوکو ئەوەی کە با بڵێ نەختێکی فریاد ڕەسی فەڕەنسی فریانەکەوێت تەنها نۆ کەسێن بە سەلامەتی و بە زیندوی ئەگەنە ئیتالیا. کەواتە دەریا چەندێک جوانە بای ئەو جوانی خۆشی هەر بێڕەحمە. بەدڵنیاییەوە یعنی یەکێک لە دیالۆگەکانی و کەسی کە چیرۆکەکەمان بۆ جێڕێتەوە شوان عوسمان کە خۆی یەکێکە لە جێڕەڕووی با بڵێن یەکێکە لە ڕزگاربووەکانی ناو یەختە جێڕێتەوە ئەڵێت دەریاڵێ حەز و دیالۆجی خۆیەتی هەڵبەت ئەڵێت دەریا زۆرێک لە خەونەکانی ئێمە کە لە ناو کۆڵە پشتەکەمان نابوو لە ناو ئەو دەریایە بەجێمان و کە بۆ هەتایە لە بەرچاوی ژوور بوون تەنانەت بەداخەوە تەرمەکانیشیان تا ئەم دقەیە بێسەر و شوێنە بەداخەوە. دەستان خۆش بە کاگڕێکەوت بەڕاستی ینی کارەساتێکی زۆر گەورەیە و هەڵبەت هەرگیزیش نابێ ئێمە ئەو کارەساتانە لەبیر بکەین و ئەبێت بە شوەیەک لە شێوەکان بۆ نمونە تۆ بەم کورتە فیلمە بیری ئێمە یەخەیتەوە کە نابێت ئەم کارەساتانە لەبیری بکەین. ئەم فیلمە کاتەکە ئێوە بەرهەمتان هێناوە چەند ئەکسەر لەنەوە ئەم فیلمایە بەشداری کردەوە چ شتێک باڵنەری کاگڕێکەوت بوو بۆ ئەوی وای لێ کرد فیلمێکی لەم شێوەیە بەرهەم بهێنێت. بەنسبەتەوەی کە چی پاڵنەرم بووە بۆ ئەوە یعنی نەیشارینەوە ئێمە ڕۆژانە بەداخەوە ماگانە چوزانم بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە ئێمەوە بیستین کە ئەو هەواڵانەمان بەرچاوەکەوێت و ئەیبینین کە ڕۆژانە چوزانم هەچ کاتێکی کە ناوەنین ئەو حەدەسە دووبارە ئەبێتەوە چەنەها گەنج کەوتن لە ئاوی بەڵێ بێگومان ینی ئەمە بە بەرچاومانەکەوت و نابێت لە بیری بکەین بەڵام حەجمی ئەم کارە ساتیان جیاوازتر و گەورەتر بوو هەڵبەت لە داخ و خەمەکانی پێشوو کەم ناکەینەوە چکە هەمووی ئازاری خۆی هەیە هەمووی ڕۆڵی ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم کەس و کارمانن یعنی بەڵام حەجمی ئەمەیان گەورەتر بوو بۆی کە تۆ بە یەک جار و چیرۆکەکەی تراژیدی ترە بە یەک جار زیاتر لە 6 کەس ببێ بە قوربانی ینی تۆزی حەجمەکەی گەورەیە بۆیە من حەزم کرد نابێت ئەم هەڵبەت ئیشی لەسەر کراوە لە ڕابردووە لەسەر ئەم چیرۆکە نایە لەسەر چیرۆکەکانی تریش بەڵام خەڵکی تر بە جیاوازتر بە ڕێپۆرتاژ ببێت چێ بە ئیشی لەسەر کراوە بەڵام جیاوازە لەوەی کە تۆ یەکێک لە ڕزگاربووەکان بهێنیتەوە بیبیتەوە سەر ئەو ئاوەی کە حەدەسەکان لێ بەسەر هاتووە. نازم ئەمە جێ ئەوە بکەمەوە ئەو بڵێم ینی یەکێک لە شتە قورسەکان ئەوەیە کە ئەم ڕزگار بووە با بڵین سترێسی بەرامبەر بە ئاو دروست کردووە تەنانەت لە فیلمەکەیاتی هەندێک لە لەحزەیە دووشکردنێک چوزانم ئاو خواردنەوەیەک تەنانەت عقدە و سترێسی بەرامبەر بە ئاو هەیە یعنی ئەتوانین ئەو دیالۆگی کە خۆ دوتت دەریا دڕندەشە وایە بزڕ دەستە خۆش بێت ئەمەش پۆستەری ڕسمی کورتەفیلمی ڕێفیوجە پێمان بڵێ دیزاینی ئەم پۆستەرە چۆن بووە و چۆن کرامەش هەڵبەت ئەکسەرەکەیەکە ئەوە ئەکتەرەکە خۆیەتی بێگومان و ئەو ڕووبارەش ئەو دەریاش ئەوە دەریای کالابریایە هەر لە هەرێمی کالابریایە و من ئەو ڕسمە و فۆتۆی خۆم گرتومە بیرمە کە دانیشتە بووین لەسەر سەکۆکە و تۆزە قسەمانە کرد هەڵبەت ئەو نییە بۆ دیالۆگ بووی کە چیرۆکەکەی پێ متەکامل بکەین ڕۆشتین یانی با تاو مناقەشەکەمان تاو کردومە کەمێ پیاسە بکەین ئەو لەسەر سەکۆکە نەهاتە خوارەوە حەزی کرد لەسەر ئەو قەراغە بڕوات نازم حاڵتێکی سایکۆلۆژی خۆی بوو هەڵبەت من ئەوم بە فرسە زانیەوە فۆتۆیش خۆم گرتومە کاک محەممەدی مۆنتێر لە دەستگای میدیای کورسات ئەو کاری ئیدیتی پۆستەرەکەشی کردووە. دەستان خۆش بێت ئەو ترە خۆی لە ئیتاڵیاژە زۆر باشە ئەجا باسێکی ئەومان بۆ بکەی زۆربەی کارەکانی فیلمەکە کاگڕێکەوت خۆی کردوێتی چ شتێک خۆ کردوێتەوەمان باسکەوشمان پێ بڵێ وەڵا بەدڵنیاهیوە ئەوەی کە زەحمەت بوو بەڕاستی من دوایەوەی کە بەسپاسەوە هاوکاریەکەی دەستگای میدیای کورسات کە با بڵین سپۆنسەرکردنی بەرهەمهێنانی فیلمەکە بوو لە دوای ئەوە دەرفەتەکە وا بوو بە تەنها ینی خۆم چم ینی بۆ بەرهەمهێنانی فیلمەکە با ئەوەش بڵێم هاوسەرەکەشمم لەگەڵا بوو بەڵام ڕێزوسڵامان هەیە سپاس مەمنونم سپاس دەکەم مەمنونم ئەو تۆزێک هاوکارم بوو لە بەرهەمهێنانی فیلمەکە بە تایبەت بۆ بابەتی دەنگ هەڵگرتنی فیلمەکە هاوکارم بوو ئەوانی تری لە سینماتۆگرافەری لە بابڵی وردەکارەکانی تری بۆ لایتین و بۆ
دەرهێنان و بۆ دروستکردنی سکرپتەکە جارێکی ترۆمانە من بە تەنها خۆم بووم چونکە بەڕاستی زەحمەت بوو بتوانم ستافێکم لەگەڵ بێت چونکە ماوەی بەرهەمهێنانی فیلمەکە بۆم هەبوو تەنها لە ماوەی 4 ڕۆژە کاری وێنەگرتنی فیلمەکە تەواو بکەم و بۆ قۆناغی پۆست پرۆداکشنی ڕاینەوە بۆ ئێرە و لێرە دەستگای میدیای کورسات تەواومان کرد. لەبەرەوەی لەنێو فیلمەکەیە تەنها توانێت هەیەک ئەکتەر بەکار بهێنێت. بەڵێ بێگومان بیرە لەوە نەکردبەوە کە خێزانەکەی خۆشت کە لە هەمان کاتە ئەکتەرە ئەویشی تیابێ لەنێو ئەم فیلمایە خۆ هەر تەنهاویستە بێ کارکتەر فیلمەکە تاو بەرهەم بەدڵنیایی لەبەرەوەی کە بەڵگە فیلمە یعنی فیلمێکی دیکۆمنتاریە بێت پشت ببەستین بە چیرۆکە ئەو حەقیقێکی کرە ناو کە بەڵگە فیلمەکەی لەسەر ئەساس بنیادراوە بۆیە نەمەتوانی کارکتەرێکی تر بخەمە ناو فیلمەکەەوە لەبەرەوەی کە ڕازگۆیی یەک لە فیلمەکە هەبێ و نەمویست بیکەم بە دیکۆدرامی بەڕاستی حەزم کەوەکو دیکۆمێتاریەک فیلمەکە بمێنێتەوە بۆیە تەنها حەزم کرد جێڕەوەی فیلمەکە خۆی ڕزگاربووی ناو چیرۆکەکە خۆی بە تەنها پاڵەوانی فیلمەکە بێت. ئەو کارکتەرێک کە ڕۆڵی ئەبینی لەنێو ئەو کورتە فیلمە هیچ هەڵچوونێکی دەرونی توش بوو لەنێو کاتی بەرهەمهێنانی ئەو فیلمەیە؟ بێگومان من کە ئەو کاتەی گەیشتمە لای ئەو کەسە و تەنها دوو مانگێک کاتم لە بەردەما هەبوو ینی دوو مانگ ببوورە دوو مانگێک تێپەڕی بوو بەسەر ئەو چیرۆکەی ئەوی کە لیان بەسەر هاتە بوو. هەندی حاڵی سایکۆلۆژی هەبوو بە جیاواز بوو لە ئینسانێکی ئاسایی کە لە ڕۆژانەیە با بڵین تەعامولەکات و ئەوە کات و بەڕاستی پێم سەی بووی چێ لە شتەکان بەڕاستی عقدەی بەرامبەر بە خۆشتن وەرگرتە بوو بۆ چونکە لەگەڵ بەرامبەر بە ئەو کارە ساتی لێ بەسەر هاتە بوو تەنانەت ئەو شوەری کە تایە ژیان من توانیم تەنها بۆ چەند سەعاتێک بچمە ناو ئەو ماڵی کە پێی درابوو بە مۆقەت کە تایە بژی ماڵەکە تەبیعەتەکەی وا بوو کە پەنجەرەکە تەکردەوە بەرامبەر بە ئاوەکە بوو ئەو بەردەوام پەنجەرەکەی داخستە بوو من زۆر هەوڵم لەگەڵەیە تەوەکو جگەلەوەی کە من کاری بەرهەمێنانی فیلمەکەش بکەین هەوڵمان لەگەڵ کارکتەرەکەیە ئایا کە چی بکەین کە من هەوڵ بم ئاشتی کەمەوە لەگەڵ ئاوە بەڕاستی یانەوەی کە ئێڵێم وەکو خۆی ئەم قسەیە گێنمەوە ینی چەندێک هەوڵمەیە کە فیلمەکە دروست بکەم ئەوەندەش هەوڵمەیە لەگەڵ ئەو کارکتەرەیە تۆزێک سایکۆلۆژیای ئەو سایکۆلۆژی ئاڵۆزی کە هەی بۆ بەبوونی ئەو حەدسەوە لە بەرچاوی بوات شێواش لە بەرچاوی کاڵکەینەوە هەڵبەت ئەوەی کە توانین بۆ ماوەی ئەو 4-5 ڕۆژەی کە بەیەکەوە بووین و لەگەڵ یابووین ئیتر لەوە بەدوا من ئستا ئاگاداریم خۆشبەختانە تۆزێک ئارامی دەروونترە تۆزێک توانیوێتی خۆی زاڵبکا بەسەر ئەو چیرۆکەیە و بەڵام ئێستاش کە ئەڵێ من حەزم کردووە جارێک تەلەفۆنی لەگەڵاکەم و قسەی لەگەڵاکەم ئێستاش ئەڵێت ناتوانم ئەوە لەبییر بکەم و لەبیرم بچێتەوە چونکە زۆرە بە بەرچاوتەوە زیاتر لە 6 کەس بخنچەوە بمرێ گوێت لە قاوەقی ژوو هات و هاواری زیاتر لە 6 کەس ببێت و بە بەرچاوی خۆشتەوە ڕۆژانە کەسێک ماونەتەوە لەسەر یەختە شکاوەکەی ناو ڕووبارەکە ڕۆژانە خەڵکی بە بەرچاوە بمرێت و یان خنکاون یان ئیتر هێواشێواش لە بێخەوی بێ هێزیە بەربوونەتەوە کەوتونەتە ئاوەکەوە ئەمە قورسە ئینسان بیبینێت و وجدانی تێپەڕێنێت بەڕاستی قورسە. خودی خۆی کە بەشداری کردووە لەم فیلمەیە هەڵبەت وەتە هۆکاری ئەوەی کە تەواو هێزێکی گەورەی بۆ بگەڕێتەوە و بتوانە ڕوبەڕووی ئەو ترسی خۆی بێتەوە کە لە ئاو هەیبوو هەر خۆی وێنەگرتن لەسەر ئەو لێواری ئەو بەردە و ئاوکە کە لە خوارەوەی بەڕاستیمە ڕوبەڕووبوونەوەی ترسەکەی خۆیەتی و پۆستەرەکەشتان زۆر بە جوانی وێنەگرتو کە ئێستا باست کرد ئاوە فۆبیای بۆ دروست بۆ لە ئاو بەو شێوەیە بەڕاستی کارکتەرێکی سەرکەوتوی لێ دەرەچێت و ئینشاءالله هیواداریشم ئەو ترسی بە تەواوەتی تێپەڕان دەبێت. هیوادارم ئەو کارکتەرە حەزم کرد خوا ئەوەش بڵێمەوە کە یەکێک لە تەکلیفەکانی من بۆ جوانکردنی با بڵین فۆرمی فیلمەکە من حەزم کرد سوپاسی زەوی بکات بەچی لایەکێ لە دیمەنەکانی فیلمەکەیە پشت بکاتە ئاوەکە و سوپاسی زەوی بکە سوپاسەکەش بە چی بە ماچکردنێ بێت هەڵبەت ئەمەش پێویستمان بوو کە بچینە ئەو لۆکیشنەی کە قەراغی ئاوەکە کاتەوە لە فیلمەکەیە با بڵین تایەتی قورس بوو قبولکردنەکە یعنی کاتی زۆر ویستاوەکو قەنەعەتم پێکرد بۆی کە هەم بۆ فیلمەکە و هەم بۆ دەرونی خۆشی ئەمە جایکتم کارکتەرە بەرینەوە سەر کەناری ئەو ڕووبارە و ماچی زەوی بکات بەڕاستی زەحمەت بوو بەڵام دوجار قبولیشی کرد. زۆر جوانە نێساکە بۆم باسەکەی حەزەکەم هەر لە ئێستا فیلمەکە بینم ئەمەیەکە منشت دومین شتیش بڕیارە ئەم فیلمە لە فێستیڤاڵی کورتە فیلمی کوردی بەشداری بکات وایە لە بەرواری 4 و بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتە بێژ لەبیر نەکەین و بە ڕێزیشتان وەک
سەرۆکی لیژنە یا من وەکو نوێنەری بەڕێوەبەری هونەری بەڕێوەبەری فستیڤالەکە. هوەری بەڵێ، بەڕێوەبەری هوەری بەڵێ. فستیڤالەکە بەڵێ. لەوێ ئامادەیتانەوە چۆن بۆ بڕیارە ئەم فیلمە بەشداری پێ بکەیت لەنێو فستیڤالەکە هەڵبەت کە تۆ فیلمێک بەرهەم ئەهێنرێت ینی شیاوی ئەوەیە کە ببیندێت جا لێرە بێت لە فستیڤالێکی ئێرە بێ یاخود لە پلاتفۆرمێکی تایبەت بێ یاخود بە ئیڤێنتێکی تایبەت بێ یعنی فیلم بۆچی دروستەکە بەڕاستی بۆ بینە دروستەکە بۆیە بیرمان لەوە کردەوە مادەم فیلمێک بەرهەم هاتوو تا ئیسا پەخش نەکراوە بڵاویش نەبووتەوە لە هەمان کاتا فستیڤالێکەیە کە فستیڤاڵی کورتە فیلمی کوردیە ئەم فیلمی ئێمەش لە خانەی کورتە بەڵگە فیلمایە بۆیە بە ئاسانی تو ئەمانتوانی جێگەی بکەینەوە وەکو هەر فیلمێکی ئاسایی تر بەبێ ئەوەی کە من لەبەرەوەی کە دەرهێنەر بم لەم فیلمەیە لە هەمان کاتا پۆزیشنیەوەشم هەبێت کە من بەڕێوەبەری هونەری فستیڤالەکە بووم بۆیە بیر لەوە کرایەوە کە فیلمەکە ئاساییەوەی کە خەڵک بیبینێ جارە لەم سەرەتایە و لە شارێکی خۆمانە لە سلێمانی فستیڤالەکەش بەڕێوە چێت و لە هەمان کاتە بەرهەمی دەستگای میدیای کورساتە زۆر بە ئاسایی فیلمەکەمان ناردە فستیڤالەکەەوە سلێکشن کراوە بۆی کە فیلمەکە لە کۆی ئەو بەڵگە فیلمانی تراکە وەرگیراون لە فستیڤالەکەیە ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێک لە ڕۆژەکانە نمایش بکرێت کاگڕێکەوت ئاگاداریەوەین کە کاتێ کورتە فیلمەکەی خۆتت ناردۆ ناوەکەی خۆتت لێ کردێتەوە بۆ ئەوەی تۆش بە هەمان شێوە مامەڵەی کەسانی ئاسیا خودوا بڵین دەرهێنەرەکانی دیکرد لەگەڵا بە دڵنیایەوە پێم خۆش بوو ئەوە بکەم بەڕاستی لەبەرەوەی کە وەکو هەر فیلمێکی ئاسایی تر کە ینی ئەو مافەشم هەیە کە لەبەرەوەی کە وەکو چۆن ئەکتەرێک لە فیلمێکە ڕۆڵێک ئەجێڕێت و لە هەمان کاتە لای ئێمەش لە فستیڤالەکە پۆزیشنێکی هەیە ئیتر ئایا هەچ وەزیفەیەکی هەبێ بۆیە حەزم کرد من تەنانەت ئەو جەمپەش بکەم حەزم نەکرد لەوەی کە فیلمەکە بەناوی منەوە بڕاتە بەردەمی لیژنەی سلێکشن بۆیە حەزم کرد ئەو شادنەوەی بکەم بەڕاستی بۆی کە خۆیان بڕیاری خۆیان بن نەک کاریگەری خوانەکردە کاریگەری ئەوە هەبێت لەبەری کە من هاوڕێیان بم یان برادریان بم یان من پۆزیشنێکم لە فستیڤالەکە هەیە فیلمەکە قبولکەن بۆیە بە ئینسافەوە بڕیاری لەسەر درراوە بڕیاری من نییە هیچ کاریگەریشی میشی لەسەر نەبووە بڕیاری لیژنەکە بە تەنها خۆیانە دەستە خۆش بە کاگرێکەوت کۆتا پرسیار وەڵام زۆر بە خێرای وەڵام بەرچکە کاتمان کەم ماوە کارکتەری نێو فیلمەکە ئاگادارە کە ئەم فیلمە چۆتە نێو فستیڤالەکە دوێنە شۆق سەم لەگەڵاکە بڵێ پێشی خۆش بوو کە ئاگادارە و فیلمەکە کەواتە پیرۆزە ئیشاءالله هیوادارین کە خەڵاتیش بێرێتەوە و فیلمێکی زۆر باش و جوانیشی ئەو بڕیارە لە لیژنەی دادوەریە بێت ئیشاءالله زۆر سپاس بۆ تۆ کاگرێکەوت کە لەگەڵمان بوویت و من بەڕاستی بە حەماسەوە چاوەڕوانی ئەو فیلمەم کە بڵاو بکرێتەوە منیش وەکو یەکێک لە بینەرەکان بینەری بم دووبارە زۆر سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت سپاس بۆ ئێوەش مەمنون زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ